أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشندو مهربان. ألف لام را تلك آيات الكتاب الحكيم. چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمی زاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکیشیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بە نهێنی ئەو پیتانە. ئەو ئاەت و فەرمانانەی لەم سوورەتەدا هەیە چەند ئاەت و فەرمانێکی ئەو قورئانە پڕ لە داناییەیە. ئەکان للناس عجبا أن أوحينا إلى رجل منهم أن أنذر الناس وبشر الذين آمنوا أن لهم قدم صدق عند ربهم. قال الكافرون إن هذا لساحر مبين. ئایا چ سەر سوڕمانیەکی بۆ خەڵکی تێدایە کە ئێمە وەحی و نیگامان نارد بۆ پیاوێک لە خۆیان کە خەڵکی بێدار بکەرەوە و دایان بچڵەچێنە تا خوددا ناس و خوددا پەرست بن و مژدە بدە بەوانەی باوەڕیان هێناوە کە بێگومان پلەپایەی بەرز و بڵندیان بۆ هەیە لە لای پەروەردگاریان. کەچی بێ باوەڕان وتیان بەڕاستی ئەم محەممەد ناوە جادوگەرێکی ئاشکرایە. إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يدبر الأمر ما من شفيع إلا من بعد إذنه ذلكم الله ربكم فاعبدوه أفلا تذكرون. بەڕاستی پەروەردگاری ئێوە ئەڵڵایە، ئەو زاتەیە کە ئاسمانەکان و زەوی لە 6 ڕۆژدا دروست کردووە، لەوە دوا لەسەر تەختی فەرمانڕەوایی وەستا. ئەلبەتە چۆنیەتی وەستان و تەختی فەرمانڕەوایەتی و گەلێشتی لەو بابەتانان لە ڕاددەی بۆ چوونی ئێمە بەدەرە. تەفسیری ئەم ئاەتیان لە پێشەوە مالیک و ئەحمەد پرسیوە لە وەڵامدا وتویانە وەستانەکە حەقیقەتی هەیە، چۆنیەتەکەی شاراوەیە، پرسیارکردن دەربارەی بیدعەیە، باوەڕبوون پێی واجبە. هەر خۆیشی پلانی هەموو شتێک دادەنێت و هەموو شتێک ڕێک دەخات. هیچ کەس نییە شەفاعەت خواز و تکا کار بێت مەگەر دوای مۆڵەتی ئەو زاتە. ئەو خودایە پەروەردگارتانە کەوا بوو بیپەرستن، جا ئایا بۆچی یادەوەری وەرناگرن و بیر ناکەنەوە؟ إليه مرجعكم جميعا وعد الله حقا إنه يبدأ الخلق ثم يعيده ليجزي الذين آمنوا وعملوا الصالحات بالقسط والذين كفروا لهم شراب من حميم وعذاب أليم بما كانوا يكفرون. گەڕانەوەی هەر هەمووتان بۆ لای ئەو زاتەیە، بەڵێنی خوددا هەمیشە ڕاستە و دروستە و نەگۆڕە. بەڕاستی خۆی سەرەتا دروست کراوان بەدی دەهێنێت و دوایش وەک خۆیان لێ دەکاتەوە تا لە قیامەتدا. ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە و بەدات پەروەری پاداشیان بداتەوە. ئەوانەشی کە بێ باوەڕ بوون خواردنەوەی لە کوڵ و سزای بە ئێش و ئازاریان بۆ ئامادەیە بەهۆی ئەوەی کە بڕوایان پێ نەدەکرد. هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا وقدره منازل لتعلموا عدد السنين والحساب ما خلق الله ذلك إلا بالحق يفصل الآيات لقوم يعلمون.
خدا و زاتەیە کە خۆری کردووە بەسەر چاوەی تیشک و ڕووناچێکی پڕشنگدار مانجیشی کردووە بەسەر چاوەی ڕووناچی چەندەها جێگەی هەڵهاتن و ئاوابوونیشی بۆ دیاری کردووە جگە لەوەی هەر شەو بە شێوەیەک خۆی دەنوێنێت تا بزانن و بیکەنە بنەمای ساڵ ژمێری و حساب ڕاگرتن خدای گەورە ئەوەی بەبێ مەبەست دروست نەکردووە بەڵکو هەمووی لەسەر بنچینەی حەق و ڕاستی بەدیهێناوە بەو شێوەیە ئەو زاتە ئایەت و بەڵگە و معجزەکانی ڕوون دەکاتەوە بۆ کەسانێک کە بیان زانن و تێی بگەن إن في اختلاف الليل والنهار وما خلق الله في السماوات والأرض لآيات لقوم يتقون بەڕاستی لە جیاوازی شەو ڕۆژ و ئەو شتانەدا کە خوددا لە ئاسمانەکان و زەویدا دروستی کردوون بەڵگە و نیشانەی زۆرن بۆ کەسانێک کە لە خوددا بترسن و دینداری بکەن إن الذين لا يرجون لقاءنا ورضوا بالحياة الدنيا واطمأنوا بها والذين هم عن آياتنا غافلون بەڕاستی ئەوانەی کە بەتەمای ئامادەبوونی بەربارگای ئێمە نین و باوەڕیان پێی نییە و ڕازی بوون بە ژیانی ئەم دنیایە و دڵنیا بوون پێی و دڵیان پێی خۆش بوو ئەوانەشی کە خۆیان غافڵ و بێئاگان لە ئایەت و نهێنی دروستکراوەکانی ئێمە سەرنجی نادەن و بیری لێ ناکەنەوە أولئك مأواهم النار بما كانوا يكسبون ئەوانە شوێن و جێگەیان ئاگرە بەهۆی ئەو کار و کردەوانەی کە دەیان کرد إن الذين آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم تجري من تحتهم الأنهار في جنات النعيم بەڕاستی ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە پەروەردگاریان بەهۆی ئیمان و باوەڕی ڕێک و پێک و دامەزراویانەوە هیدایەت و ڕێنمووییان دەکات بۆ ئەنجامدانی هەموو کار و کردەوەیەکی چاک لەو جیهانیشدا لەناو بەهەشتە جۆرە و جۆرە پڕ لە ناز و نیعمەتەکاندا چەندەها ڕووبار بە بەردەمیاندا دەڕوات دعواهم فيها سبحانك اللهم وتحيتهم فيها سلام وآخر دعواهم أن الحمد لله رب العالمين دعا و پارانەوەیان لە بەهەشدا ئەمەیە پەروەردگارە پاچی و بێگەردی و ستایش شایستەی تۆیە ئەی خودای میهرەبان چاک و چۆنیشیان لەوێ سەلامکردنە دوا هەمین گفتاریشیان دوای هەموو ناز و نیعمەتێک دوای هەموو بەخششێک ئەوەیە کە پڕ بەدڵ لە ناخی دەرونیانەوە بەڕاستی دەڵێن الحمد لله رب العالمين ولو يعجل الله للناس الشر استعجالهم بالخير لقضي إليهم أجلهم فنذر الذين لا يرجون لقاءنا في طغيانهم يعمهون ئەگەر خدا خەڵکی تووشی شەڕ و ناخۆشی بەزوویی بکردایە لەسەر داخوازی خۆیان کاتێک تەنگە تاو دەبن هەروەکو چۆن بۆ داخوازی خێر پەلەیانە ئەوە هەر هەمویان کۆتایی بە ژیانیان دەهێنرا بەڵام خدای گەورە وا ناکات بەڵکو دەفەرمێت جاوانەی بەتەمانین ئامادەی بەردەم بارەگای ئێمە ببنەوە باوەڕیان پێی نییە ماوەیەک وازیان لێدەهێنین تا لەستەمیاندا ڕۆبسن و سەرگەردان بن وإذا مس الإنسان الضر دعانا لجنبه أو قاعدا أو قائما فلما كشفنا عنه ضره مر كأن لم يدعنا إلى ضر مسه كذلك زين للمسرفين ما كانوا يعملون کاتێکیش ئادەمی زات ئەوانەیان کە باوەڕ لە دەرونیاندا بە چاچیدا نەمەزراوە زیان و ناخۆشیێکی توش بێت ئەوە هانا و هاوار بۆ ئێمە دەهێنن بۆ لابردنی لە کاتی ڕاکشاندا یا بەدانیشتنەوە یا بە پێوە بێت جا کاتێک زەرەر و زیانەکەی لێ دوور دەخینەوە و دەکەوێتە باری ئاسایی هەروە دەڕوات بەڕێدا و بارودۆخی ئەوسای فەرامۆش دەکات هەر وەک ڕۆژێ لە ڕۆژان هاواری لە ئێمە نەکرد بێت و لە ئێمە نەپاڕابێتەوە تا ناخۆشی و زیانێک کە تووشی بووە لێی دوور بخینەوە ئابەو شێوەیە بۆ لە سنوور دەرچوان ئەو کار و کردەوانەی کە دەیان کرد ڕازێنراوەتەوە
ولقد أهلكنا القرون من قبلكم لما ظلموا وجاءتهم رسلهم بالبينات وما كانوا ليؤمنوا كذلك نجزي القوم المجرمين. سوێن بە خوددا بێگومان ئێمە لە سەدەکانی پێشێوەدا خەڵکێکی زۆرمان لەناو بردووە کاتێک ستەمیان کردووە و ڕۆچوون تیایدا. لە کاتێکیشدا پێغەمبەرەکانیان بە بەڵگەی زۆرەوە بۆ هات و پەیامی خودایان پێڕاگەاندن و نەبوو باوەڕشیان پێبهێنن. ئێمەش تۆڵەمان لێساندن ئابە شێوەیە تۆڵە لە قەوم و گەلانی تاوانبار دەکەینەوە. ثم جعلناكم خلائف في الأرض من بعدهم لننظر كيف تعملون. پاشان ئێمە ئێوەمان کردە جێنشین لە زەویدا لە دوای لەناوبردنی ئەوان تا ببینین ئێوە چی دەکەن و چۆن دەکەن. وإذا تتلى عليهم آياتنا بينات قال الذين لا يرجون لقاء نأت بقرآن غير هذا أو بدله قل ما يكون لي أن أبدله من تلقاء نفسي إن أتبع إلا ما يوحى إلي إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم. کاتێکیش ئاەتەکانی ئێمە کەڕون و ئاشکرایە بەسەریاندا بخوێندرێتەوە ئەوە ئەوانەی کە بەتەمانین ئامادەی بەردەم بارەگەی ئێمە ببن دەڵێن قورئانێکی جگەل لەمە بهێنە و بیخوێنەرەوە یا بیگۆڕە بە شێوەیەکی تر. تۆش ئەی محەممەد پێیان بڵێ من بۆم نییە لە خۆمەوە بیگۆڕم، من شوێنی هیچ شتێک ناکەوم جگە ئەوە نەبێت کە بە وەحی پێم دەگات. بەڕاستی من دەترسم ئەگەر یاخی بم لە پەروەردگارم و نافەرمانی بکەم جیرۆدەی سزایەکی سەختی ڕۆژێکی زۆر گەورە ببم. قل لو شاء الله ما تلوته عليكم ولا أدراكم به فقد لبثت فيكم عمرا من قبله أفلا تعقلون. پێیان بڵێ ئەی پێغەمبەر ئەگەر خوددا بیویستایە ئەوە قورئانم بەسەردا نەدەخوێننەوە خودداش ئاگاداری نەدەکردن پێی، چونکە بەڕاستی ئاشکرایە کە من تەمەنێکی دوور و درێژم لە ناوتاندا بەسەر بردووە پێش هاتنی قورئان بێ ئەوەی وشەیەک لەم قورئانە بزانم. کەواتە بۆچی عەقڵ و بیر و هۆشتان ناخەنە کار؟ کەسێکی نەخوێندەوار تا تەمەنی 40 ساڵی هیچ نەڵێت بەمەرجێک ناوبانجی دەرکردبێت بە ڕازگۆیی و ئەمینداری کەچی لەو تەمەنە بەدواوە ئەم قورئانە ڕێک و پێکە ڕابگەێنێت. ئایا ڕەوانیە هەرکەس دەیبیستێت خێرا بڕوا بهێنێت بە نێرەری قورئان و ئەو کەسەش کە بۆی ڕەوانە کراوە؟ فمن أظلم ممن افترى على الله كذبا أو كذب بآياته إنه لا يفلح المجرمون. جاچێ لە وەستەم کارترە کە درۆ بەدەم خودداوە هەڵبەستێت یا خودایەتەکانی بە درۆ بزانێت و بڕوای پێی نەبێت. بەڕاستی تاوان باران سەرفراز نابن. ويعبدون من دون الله ما لا يضرهم ولا ينفعهم ويقولون هؤلاء شفعاؤنا عند الله قل أتنبئون الله بما لا يعلم في السماوات ولا في الأرض سبحانه وتعالى عما يشركون. بێباوەڕان و خوددانە ناسان شتێک دەپەرستن لە جیاتی خوددا نەزیانیان پێدەگەیەنێت نەقازاند. دەژڵێن ئەو بتوشتانە تکا کارمانن لە لای خوددا. پێیان بڵێ ئەی محەممەد باشە ئایا ئێوە خوددا ئاگادار دەکەنەوە بە شتێک کە لە ئاسمانەکان و لە زەویدا هەبێت و خوددا نەیزانێت؟ پاک و بێگەردە و بەرز و بڵندە و دوورە لەوەی کە نەفامان دەیکەن بە هاوڵی. وما كان الناس إلا أمة واحدة فاختلفوا ولولا كلمة سبقت من ربك لقضي بينهم فيما فيه يختلفون. خەڵکی لە سەرەتای پەیدابوونیاندا بەش نەبوون بەڵکو تەنها یەک پارچە بوون، یەک ئاین بوون، یەک بیر و باوەڕ بوون.
جاکە زەمان تێپەڕی و زۆر بوون و لە سەرچاوەی نوری پێغەمبەرەتی دوورکەوتنەوە ناکۆچی و جیاوازی لە نێوانیاندا پەیدا بوو بەش بوون. خۆ ئەگەر بڕیاردادەی پێشتر لەلایەن پەروەردگارتەوە نەبوایە ئەوە دادپەروەری هەر لە دنیادا لە نێوانیاندا ئەنجام دەدرا. حەق و ڕاستی ڕوون دەکرایەوە لەو شتانەدا کە کێشە و جیاوازی تێدا دەکەن. ويقولون لولا أنزل عليه آية من ربه فقل إنما الغيب لله فانتظروا إني معكم من المنتظرين. هەروەها بێباوەڕان دەڵێن بۆ معجزە و بەڵگەیەک دانەبەزێنرایە سەری لەلایەن پەروەردگاریەوە. ئەوە لە وەڵامیاندا بڵێ بەڕاستی معجزە و نهێنی و شاراوەکان تەنها بەدەست خوددایە. جا ئێوە چاوەڕوانی بکەن بێگومان منیش لەگەڵتاندا للە چاوەڕوانانم. وإذا أذقنا الناس رحمة من بعد ضراء مستهم إذا لهم مكر في آياتنا قل الله أسرع مكرا إن رسلنا يكتبون ما تمكرون. کاتێکیش خەڵکی لە دوای ناخۆشیە کە بۆیان پێش دێت لە ڕەحمەت و بەخششی خۆمان بەهرەوەریان دەکەین. ئەوە یەکسەر پیلانجێڕی کاریانە دژ بە ئاین و فەرمانەکانی ئێمە. ئەی محەممەد پێیان بڵێ خدا خێراترە لەوان لە نەخشە و پیلاندا. بەڕاستی فریشتەکانمان هەموو پیلان و فێڵێک کە دەیکەن تۆماری دەکەن. هو الذي يسيركم في البر والبحر حتى إذا كنتم في الفلك وجرين بهم بريح طيبة وفرحوا بها جاءتها ريح عاصف وجاءهم الموج من كل مكان وظنوا أنهم أحيط بهم دعوا الله مخلصين له الدين لئن أنجيتنا من هذه لنكونن من الشاكرين. أي هاوڵگەران خدا ئەو زاتەیە کە لە وشکانی و دەریادا هات و چۆتان پێدەکات هەتا ئەو کاتەی کە لە کەشتیەکاندا دەبن و دەیان گوێزنەوە بەهۆی باو شەماڵێکی پاک و ئارامەوە و هەمووان دڵخۆشن پێی. ئەوە بایەکی تونند و بەهێز و سەخت بەرەو کەشتیەکە بێت و هەڵبکات لە هەموو لایەکەوە شەپۆڵ بۆیان بێت ئیتر وابزانن کە دەورە دراون و ڕزگاربوونیان ئەستەمە. ئالەو کاتەدا خەڵکەکە بەسۆزەوە هانا و هاوار بۆ خدا دەبن. دڵنیان خدا نەبێت کەس ناتوانێت فریایان بکەوێت. لە کاتێکدا بیر و باوەڕ و ئاینیان بە تەواوی پاک و پوخت و یەکلایی دەکەنەوە بۆ خدا. بۆیە بەسۆزەوە دەڵێن سوێن بە خدا ئەگەر لەم بەڵایە لەم تنگانەیە ڕزگارمان بکەیت ئەوە بەڕاستی دەچینە ڕیزی سوپاس گوزارانتەوە. فلما أنجاهم إذا هم يبغون في الأرض بغير الحق يا أيها الناس إنما بغيكم على أنفسكم متاع الحياة الدنيا ثم إلينا مرجعكم فننبئكم بما كنتم تعملون. جاکاتێک خدا ڕزگاری کردن خێرا ئەوان بەنا حەق دەست دەکەنەوە بەستەمکاری لە زەویدا. ئەی خەڵچینە بەڕاستی ستەمکردنتان تەنها لەسەر خۆتان دەکەوێت و بە زیانی خۆتان تەواو دەبێت. ئێوە بەوستەمکاریە خۆشی و ڕابواردنی ژیانی دنیاتان دەوێت. لەوە دوا گەڕانەوەتان هەر بۆ لای ئێمەیە و ئەو ساگادارتان دەکەینەوە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە دەتان کرد. إنما مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض مما يأكل الناس والأنعام حتى إذا أخذت الأرض زخرفها وزينت وظن أهلها
أتاها أمرنا ليلا أو نهارا فجعلناها حصيدا كأن لم تغن بالأمس كذلك نفصل الآيات لقوم يتفكرون. بێگومان نمونەی ژیانی ئەم دنیاە هەر لەو بارانە دەچێت لە ئاسمانەوە دامان باراندووە جا بەهۆیەوە ڕۆکی زەوی گەشە دەکات و بە یەکدا چوون بەروبوومی خۆی پێشکەش دەکات لەو خۆراکانەی کە هەم خەڵکی و هەم ئاژەڵیش لێی دەخۆن هەتا کاتێک وای لێ دێت زەوی بە جوانی نەخش و نیگاری خۆی دەردەخات و خۆی دەڕازێنێتەوە خەڵکەکەی وا گومان دەبەن بەڕاستی هەمیشە دەسەڵاتداری تەواون بەسەریدا ئالەو کاتەدا کە خەڵکی خراپ و غافڵن و دڵیان بە دنیا خۆشە و هەرچی گوناه و تاوانە دەیکەن ئەوە فەرمانی ئێمەیان بۆ دەردەچێت لە شەودا یا لە ڕۆژدا ئەوسا وەک کشت و کاڵی دروێنە کراوی لێ دەکەین هەروەکو دوێنێ نەبوو بێت ئابەو شێوەیە ئاەتەکانی خۆمان ڕوون دەکەینەوە بۆ کەسانێک بیر بکەنەوە و تێفکرن وا دیارە ڕۆژێک دێت پێشکەوتنی زانستی دەگاتە ئاستێکی زۆر باڵا خەڵکی ئەو سەردەمە زۆر غەڕا دەبن بەڵام لە پڕێکدا خوددا کۆتایی بە هەموو شتێک دەهێنێت. والله يدعو إلى دار السلام ويهدي من يشاء إلى صراط مستقيم. خدای گەورەش بانگەواز دەکات بۆ بەهەشتی پڕ لە شادی و ئاشتی و ئاسایش هەر کەسێک ئەو زاتە بیەوێت خۆیشی هەوڵ بدات بۆ بەدەستهێنانی ڕێنمویی دەکات بۆ ڕێگە و ڕێبازی ڕاست و دروست. للذين أحسنوا الحسنى وزيادة ولا يرهق وجوههم قتر ولا ذلة أولئك أصحاب الجنة هم فيها خالدون. بۆ ئەوانەی چاکیان کردووە پاداشتی چاکتر و بەهەشتی بەرین و زیاتریش ئامادەیە بە چەندەها قات. لە ڕیوایەتێکدا کە پێشەوایان ئەحمەد و موسلیم ڕیوایەتیان کردووە ئەو زیادەیە تەماشاکردنی ڕوخساری پڕ لە نور و قەشەنجی زاتی پەروەردگارە ڕوخساریشیان ڕەشی و تاڵی و ڕیسوایی و زەلیلی و ماندوێتی پێوە دیار نییە ئەوانە نیشتەجێی بەهەشن و بۆ هەمیشە ژیانی تێدا دەبەنە سەر. والذين كسبوا السيئات جزاء سيئة بمثلها وترهقهم ذلة ما لهم من الله من عاصم كأنما أغشيت وجوههم قطعا من الليل مظلما أولئك أصحاب النار هم فيها خالدون. ئەوانەشی گوناه و تاوانەکانیان ئەنجام داوە هەرچەندە پاداشتی هەر گوناه و تاوانێک بەقەدەر خۆی دەدرێتەوە بەڵام هەندێک ئەوەندە تاوانبارن خەجاڵەتی و سەرشۆڕی و ڕوڕەشی ماندووی کردوون کەس نییە پەنایان بدات و بیان پارێزێت لە خەشم و قینی خوددا ئەوەندە ڕوڕەشن هەر دەڵی پارچەیەک لە شەوی تاریک ڕوخساری داپۆشیون ئەوانە نیشتە جێی ناو ئاگری دۆزەخن و بۆ هەمیشە ژیان لە ناویدا دەبەنە سەر. ويوم نحشرهم جميعا ثم نقول للذين أشركوا مكانكم أنتم وشركاؤكم فزيلنا بينهم وقال شركاؤهم ما كنتم إيانا تعبدون. ئەمانەش لە ڕۆژێکدا دەبێت کە هەر هەموو خەڵکی کۆ دەکەینەوە بۆ لێپرسینەوە پاشان بەوانە دەڵێن کە شەریک و هاوڵیان بۆ خوددا بڕیارداوە خۆتان و شتانەی کە دەتان پەرست لە جێی خۆتان بوەستن و مەجوڵێن ئەوسا مشریکەکان لە پەرستراوەکانیان جا دەکەینەوە خوددا بت و پەرستراوەکان دەهێنێتە قسە و ئەوانیش بە یەک دەنگ دەڵێن ئێوە ئێمەتان نەدەپەرست. فكفى بالله شهيدا بيننا وبينكم إن كنا عن عبادتكم لغافلين. اینجا خوددا بەسە کە شاید بێت لە نێوان ئێمە و ئێوەدا بەڕاستی ئێمە ئاگاداری پەرستن و پاڕانەوەی ئێوە نەبووین. هنالك تبلو كل نفس ما أسلفت وردوا إلى الله مولاهم الحق وضل عنهم ما كانوا يفترون. ئالەوێدا لە گۆڕپانی مەحشەر و لێپرسینەوەدا
هەموو کەس دەرەنجامی کار و کردەوەی ڕابردووی هەست پێ دەکات کە پێش خۆی ڕەوانەی کردووە ئەوسا هەمووان دەگەڕێنرێنەوە بۆ لای خوددا خاوەنی ڕاستەقینە و پەروەردگاری حەق هەرچیەکیش بەناحەق دەیان پەرست و هەڵیان دەبەست و پێی هەڵخەڵەتاو بوون ون دەبێت و لەناو دەچێت قل من يرزقكم من السماء والأرض أم من يملك السمع والأبصار ومن يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ومن يدبر الأمر فسيقولون الله فقل أفلا تتقون أي پیغمبر پیان بڵێ چێ هەیە لە ئاسمانەوە بەهۆی تیشتی خۆر و بارانەوە و لە زەویەوە بەهۆی خاک و ئاو و هەواوە ڕزق و ڕۆزیتان بۆ فەراهەم بهێنێت و پێتان ببەخشێت ئەی چێ هەیە خاوەنی دەستگاکانی بیستن و بینین بێت توانای بیستن و بینینتان پێ ببەخشێت ئەی چێ زیندوو لە مردوو دەردەهێنێت و مردوو لە زیندوو دەردەهێنێت هەروەها چێیە کە هەموو کار و فەرمانەکان جێبەجێ دەکات و گۆڕانکاریان بەسەردا دەهێنێت لە بەرامبەر هەموو ئەو پرسیارانەوە خەڵکی دەڵێن الله خدا هەموو ئەو کارانە و زیاتریش زۆر بە ئاسانی ئەنجام دەدات لە ڕێگەی یاسا و بەرنامەیەکەوە کە هەر خۆی دایڕشتووە کەواتە پێیان بڵێ ئایا ناترسن لە سەرنجامی یاخیبوونتان ئایا ناترسن لە خەشم و قینی خدا فذلكم الله ربكم الحق فماذا بعد الحق إلا الضلال فأنا تصرفون جاهر و ذاتەیە پەروەردگاری ڕاست و دروستان باشە دوای حەق و ڕاستی چی هەیە جگە لە گومڕایی و سەرگەردانی ئیتر ئێوە بۆ بیر ناکەنەوە چۆن لا دەدرێن لە ڕێبازی حەقەوە بۆ ڕێبازی بەتاڵ كذلك حقت كلمة ربك على الذين فسقوا أنهم لا يؤمنون ئەبەو شێوەیە چونکە لەگەڵ ئەو هەموو بەڵگەیەدا هەر تاوان بارن و سەرکەشی دەکەن بڕیاری پەروەردگارت لە سەروانەی کە لە سنوور دەرچوون بڕاوەتەوە کە ئەوانە بەڕاستی هەر ئیمان و باوەڕ ناهێنن قل هل من شركائكم من يبدأ الخلق ثم يعيده قل الله يبدأ الخلق ثم يعيده فأنا تؤفكون أي محمد پێیان بڵێ باشە ئایا لەو شتانەی کە ئێوە لە جیاتی خوددا دەیپەرستن کەسێک هەیە کە بتوانێت شتێک دروست بکات لە سەرەتاوە یان ئەگەر دروستی کرد و دوایی نەما ئایا دەتوانێت سەر لە نوێ بیهێنێتەوە کایە ئەی پێغەمبەر تۆ بڵێ هەر خوددا الله هەر ئەو دەتوانێت لە سەرەتا و نەبوونەوە خەڵکی و هەمووشت دروست بکات و پاشان دوای مردن و نەمان دووبارەی بکاتەوە كوابو چۆن لا دەدرێن لە حەق بەهۆی درۆ و پڕ و پاگەندەوە قل هل من شركائكم من يهدي إلى الحق قل الله يهدي للحق أفمن يهدي إلى الحق أحق أن يتبع أم من لا يهدي إلا أن يهدى فما لكم كيف تحكمون هەروەها پێیان بڵێ ئایا کەسێک یا شتێک هەیە لە پەرستراوەکانتان هیدایەت و ڕێنمووی بکات بۆ ڕێبازی حەق و ڕاستی بێگومان نەخێر دەی پێیان بڵێ خدا ڕێنمووی بۆ حەق و ڕاستی دەکات جا ئایا کەسێک ڕێنمووی بکات بۆ حەق و ڕاستی شایستەترە کە پەیڕەوی بکرێ یا کەسێک ڕێنمووی وەرناگرێت مەگەر ڕێنمووی بکرێ ئەوە چیتانە چۆن بڕیاری وا دەدەن فەرمانی وا دەردەکەن وما يتبع أكثرهم إلا ظنا إن الظن لا يغني من الحق شيئا إن الله عليم بما يفعلون زۆربەیان شوێنی هیچ شتێک ناکەون تەنها گومان نەبێت بەڕاستی گومانیش هیچ سوودێک بە خاوەنەکەی ناگەێنێت لەبارەی حەق و ڕاستیەوە بەڕاستی خدا زانایە بە هەموو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن
وما كان هذا القرآن أن يفترى من دون الله ولكن تصديق الذي بين يديه وتفصيل الكتاب لا ريب فيه من رب العالمين. ونبيد أم قرآن للا ينكسيك والدار جرابيتو هل بسترابيت جگل لخدا بەڵکو ڕاستی و ڕەوانی کتێبە ئاسمانیەکانی پێشخۆشی دووپات دەکاتەوە هەروەها ڕوونکەرەوەی بیر و باوەڕ و ئەرکەکانە بەڕاستی هیچ گومان لەوەدا نییە کە ئەم قورئانە لەلایەن پەروەردگاری هەموو جیهانیانەوە ڕەوانە کراوە. ئەم یەقولون افتراه قل فأتوا بسورة مثله وادعوا من استطعتم من دون الله إن كنتم صادقين. بەڵکو لەگەڵ ئەو هەموو بەڵگانەدا ئەوانە دەڵێن کە محەممەد قورئانی هەڵبەستووە بڵێ دە ئێوەش سوورەتێک وەک سوورەتەکانی داڕێژن و بیهێنن داوا بکەن لە هەر کەسێکی تر کە دەتوانن جگەل لە خوددا کە یارمەتیتان بدات درێغی مەکەن ئەگەر ڕاستگۆن. بل كذبوا بما لم يحيطوا بعلمه ولما يأتهم تأويله كذلك كذب الذين من قبلهم فانظر كيف كان عاقبة الظالمين. بەڵکو سەرڕای ئەو هەموو بەڵگانە ئەوانە بڕوایان بە قورئان نەکردووە کە هیچ شتێکیان نەزانیوە دەربارەی هێشتا بۆیان نەهاتووە سەرنجامی و بەڵێنانەی کە بەڵێنی پێداون هەر بەو شێوەیە ئەوانەی پێش ئەمان بەرنامەی خودایان بە درۆزانی و بڕوایان پێی نەبوو دەتەماشا بکە و سەرنج بدە بزانە سەرنجامی ستەمکاران چۆن بووە. ومنهم من يؤمن به ومنهم من لا يؤمن به وربك أعلم بالمفسدين. لو خەڵکەدا کەسانێک هەن ئیمان و باوەڕ بە قورئان دەهێنن و هەشیانە ئیمان و باوەڕی پێ ناهێنن پەروەردگاری تۆش هەمیشە ئاگادارە بەوانەی کە تۆوی خراپە دەچێنن. وإن كذبوك فقل لي عملي ولكم عملكم أنتم بريئون مما أعمل وأنا بريء مما تعملون. ئەگەر بڕواشیان پێ نەکردیت و بەرنامەکەی تۆیان بە درۆزانی ئەوە تۆش بڵێ کار و کردەوەی خۆم هەر بۆ خۆمە و کار و کردەوەی خۆتان هەر بۆ خۆتانە ئێوە بەرین و لێپرسراو نین لە هەرچی من دەیکەم منیش بەریم و لێپرسراو نیم لە هەرچی کە ئێوە دەیکەن. ومنهم من يستمعون إليك أفأنت تسمع الصم ولو كانوا لا يعقلون. لەو بێباوەڕانە کەسانێک هەیە گوێت بۆ هەڵدەخات کاتێک قورئان دەخوێنیت جا ئایا تۆ دەتوانیت قسە و گفتاری خۆت بدەی بە گوێی کەسانێکدا کە کەڕوڵاڵن و نابیستن و ئەگەر چی تێنە دەگەیشتن و عەقڵ و ژیریان نەدەخستە کار. ومنهم من ينظر إليك أفأنت تهدي العمي ولو كانوا لا يبصرون. هەشیانە سەرنجی تۆ دەدات و لە هەڵس و کەوت و گفتار و ڕەفتاری تۆ ورد دەبێتەوە جا ئایا تۆ هیدایەتی کوێر و نابینایان دەدەیت ئەگەر کوێراییان داهات بێت و نەبینن دیارە کە ئەوانە دڵیان کوێرە و دەرونیان تاریکە و نایانەوێت نوری ئیسلام دڵ و دەرونیان ڕووناک بکاتەوە. إن الله لا يظلم الناس شيئا ولكن الناس أنفسهم يظلمون. بەڕاستی خوددا هیچ جۆرەستەمێک ناکات لە خەڵکی بەڵکو خەڵکی خۆیان ستەم لە خۆیان دەکەن. ويوم يحشرهم كأن لم يلبثوا إلا ساعة من النهار يتعارفون بينهم قد خسر الذين كذبوا بلقاء الله وما كانوا مهتدين. ڕۆژێک دێت خوددا هەر هەمووانیان کۆ دەکاتەوە وا هەز دەکەن تەنها سەعاتێک لە ڕۆژیان پێچووە خزمان و ناسیاوان هەمووان یەکتر دەناسنەوە بێگومانەوانەی کە بڕوایان نەبوو بە ئامادەبوونی بەردەم دادگای خوددا خەسارەتمەندی و زەرەرمەندیەکی زۆر ڕوویان تێدەکات بەڕاستی ئەوانە هیدایەت وەرگەر نەبوون. وإما
إما نرينك بعض الذي نعدهم أو نتوفينك فإلينا مرجعهم ثم الله شهيد على ما يفعلون. خۆ ئەگەر هەندێک لە هەڕەشەکانی خۆمان بۆ خودانەناسان پێش بهێنین و نیشانی تۆی بدەین یاخود پێشتر جانت بچێشین و ئاکامیان نەبینیت ئەوە گەڕانەوەیان هەر بۆ لای ئێمەیە لە دەستمان دەرباز نابن. لەوە دواش خدا خۆی شایەتە لەسەر هەموو ئەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. ولكل أمة رسول فإذا جاء رسولهم قضي بينهم بالقسط وهم لا يظلمون. بۆ هەموو قەوم و گەلەیەک پێغەمبەرێک هەبووە جاکاتێک لە گۆڕەپانی مەحشەردا ئەو پێغەمبەریان ئامادە دەبێت لەسەر بنچینەی دادپەروەری داوەری دەکرێت لە نێوانیاندا و هیچ جۆرە ستەمێکیان لێ ناکرێت. ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. بێباوەڕان دەڵێن کوا کەی ئەو بەڵێنە پێش دێت کەی ڕۆژی قیامەت بەرپا دەبێت ئەگەر ئێوە ڕاست دەکەن. قل لا أملك لنفسي ضرا ولا نفعا إلا ما شاء الله لكل أمة أجل إذا جاء أجلهم فلا يستأخرون ساعة ولا يستقدمون. پێیان بڵێ من تەنها پێغەمبەرم توانایەوەشم بەدەست نییە کە زەرێک یا قازانجێک بەخۆم بگێنم مەگەر ئەوەی کە ویستی خودای لەسەر بێت. هەموو قەومێک کاتی دیاریکراوی خۆی هەیە بۆ کۆتایی هاتنی. هەر کاتێک ئەو ساتە گەیشت ئەوە نەتاوێک دوا دەکەون نەساتێکیش پێش دەکەون. قل أرأيتم إن أتاكم عذابه بياتا أو نهارا ماذا يستعجل منه المجرمون. بڵێ هەواڵم بدەنێ باشە ئەگەر سزا و تۆڵەی خوددا لە شەوگاردا یا لە ڕۆژگاردا یەخەی پێگرتن تاوان باران بەتەمای چین ئاخۆ بۆچی پەلە دەکەن. أثم إذا ما وقع آمنتم به الآن وقد كنتم به تستعجلون. دوای ئەوە ئایا کە قیامەت ڕوویدا و بەرپا بوو باوەڕی پێدەهێنن ئەوسا پێیان دەوترێت ئێستا باوەڕی پێدەهێنن خۆ بەڕاستی کاتی خۆی بەگاڵتە پێکردنەوە پەلەتان دەکرد لە پێش هاتنی و بڕواتان پێی نەبوو. ثم قيل للذين ظلموا ذوقوا عذاب الخلد هل تجزون إلا بما كنتم تكسبون. ئەوسا بەوانەی کەستەمیان لە خۆیان کرد دەوترێت دەبچێژن سزا و ئازاری نەبڕاوە مەگەر پاداشتان لە بەرامبەری کار و کردەوە و هەوڵەکانی خۆتانەوە نادرێتەوە کە دەتان کرد. ويستنبئونك أحق هو قل إي وربي إنه لحق وما أنتم بمعجزين. بێباوەڕان بەگاڵتەوە لێت دەپرسن ئایا بەرپابوونی قیامەت ڕاستە؟ شتی وا پێش دێت؟ بڵێ ڕاستە سوێن بە پەروەردگارم بەڕاستی ئەوە حەقیقەتێکە و هەر پێش دێت و ئێوە ناتوانن خوددا دەستەوسان بکەن. ولو أن لكل نفس ظلمت ما في الأرض لافتدت به وأسروا الندامة لما رأوا العذاب وقضي بينهم بالقسط وهم لا يظلمون. ئەگەر هەرچی لە زەویدا هەیە کەسێک کەستەمی کردووە خاوەنی بێت لە قیامەتدا ئامادەیە هەر هەمووی بکاتە قوربانی خۆی و بیبەخشێت. ئەوانە لە دەروونەوە زۆر پەشیمانن کاتێک سزاوازاری چاوەڕوان نەکراو دەبینن. ئەوسا داوەری لە نێوانیاندا لەسەر بنچینەی دادپەروەری ئەنجام دەدرێت و ئەوانە هیچ جۆرەستەمێکیان لێ ناکرێت. ألا إن لله ما في السماوات والأرض ألا إن وعد الله حق ولكن أكثرهم لا يعلمون. خەڵچینە ئاگادار بن و بیرتان نەچێت
کە بەڕاستی هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر هەمووی بۆ خوددایە. ئاگادار بن کە بەڵێنی خوددا ڕاست و دروستە، قیامەت بەرپا دەکات و پاداشت و سزا لەسەر بنچینەی ئیمان و کردەوە دیاری دەکات. بەڵام زۆربەی خەڵکی لەم ڕاستیە بێئاگان و نایزانن. هو يحيي ويميت وإليه ترجعون. هەر خوددا ژیان دەبەخشێت و مردن پێش دەهێنێت، هەر بۆ لای ئەویش دەبرێینەوە. يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين. ئەی خەڵچینە، بەڕاستی ئێوە ئامۆژگاریەکی گەورە و گرنگتان لەلایەن پەروەردگارتانەوە بۆ هاتووە کە قورئانە، شیفا و چارە سەریشە بۆ نەخۆشی دڵ و دەروونەکان و ڕێنیشاندەر و ڕەحمەتیشە بۆ ئیمانداران. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. ئەی محەممەد، بە ئیمانداران بڵێ با دڵشاد و شادمان بن بە فەزل و بەخشش و ڕەحمەتی خودایی کە قورئان و بەرنامەی خوددایە، کەوابوو با هەر بەوە دڵخۆش بن. هەر ئەوەش چاکترە بۆیان لە هەموو ئەو شتانەی کە خەڵکی خەریکن کۆی دەکەنەوە و کەڵەکەی دەکەن. قل أرأيتم ما أنزل الله لكم من رزق فجعلتم منه حراما وحلالا قل الله أذن لكم أم على الله تفترون. پێیان بڵێ هەواڵم بدەنێ، ئێوە چۆن لە خۆتانەوە و ڕزق و ڕۆزیەی کە خوددا پێی بەخشیون دابەشی دەکەن و هەندێکی بە حرام دادەنێن و هەندێکی بە حەڵاڵ، کەچی باوەڕتان بە بەرنامەی خوددا نییە. پێیان بڵێ ئایا خوددا خۆی مۆڵەتی ئەو کارەی پێداون، یاخود لە خۆتانەوە شت بەدەم خودداوە هەڵدەبەستن؟ وما ظن الذين يفترون على الله الكذب يوم القيامة إن الله لذو فضل على الناس ولكن أكثرهم لا يشكرون. باشا ئاخۆ لە ڕۆژی قیامەتدا گومان و بۆچوونیە و کەسانە چۆن بێت کە درۆ بەدەم خودداوە هەڵدەبەستن؟ ئایا وا دەزانن لێپرسینەوە نییە؟ بەڕاستی لەگەڵ لاری زۆربەی خەڵکیدا خوددا هەر خاوەنی فەزلە بەسەریانەوە، هەرچەندە زۆربەیان سوپاس ناپەزێر و بێ ئەمەکن. وما تكون في شأن وما تتلو منه من قرآن ولا تعملون من عمل إلا كنا عليكم شهودا إذ تفيضون فيه وما يعزب عن ربك من مثقال ذرة في الأرض ولا في السماء ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. أي پیغمبر تو به هیچ کارێک هەڵناسی، هیچ بەشێک لە قورئان ناخوێنیتەوە کە ئێمە ئاگادار نەبین. ئێوەش ئەی خەڵچینە بە هیچ هەڵس و کەوتێک هەڵناسن کە ئێمە شاید نەبین بەسەریەوە لە کاتێکدا ئەنجامی دەدەن و تێیدا ڕۆدەچن. هیچ شتێکیش لە پەروەردگاری تۆ ون نابێت لە پارچە ئەتۆمێکەوە بگرە لە زەوی یا لە ئاسماندا بچووکتر بێت یا گەورەتر کە لە دۆسیەیەکی تایبەتی ئاشکرادا لای ئێمە تۆمار نەکرابێت. ئەلا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. ئاگادار بن کە بەڕاستی چاکان و خۆشەویستانی خودای میهرەبان نەترس و بیم ڕوویان تێدەکات لەسەر مەرگ و لە ڕۆژی لێپرسینەوەدا نەخەم و پەژارە و دڵتەنجی دایان دەگرێت، بەڵکو فریشتەکان بەڕووخۆشیەوە مژدەی سەرفرازی و خۆشنودیان دەدەنێ. الذين آمنوا وكانوا يتقون. ئەو بەختەوەرانە
ئەو کەسانن باوەڕی بەتین و دامەزرا و پڕسۆزیان هێناوە بە پەروەردگاریان و خۆشیان دەپارێزن لە خەشم و قینی خوددا بەهۆی ئەنجامدانی فەرمانەکانی خوددا و تەرێزکردنیان لە حرام. لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم. هەر بۆ ئەوانە مژدەی کامەرانی و بەختەوەری لە ژیانی دنیادا کە مژدەی قورئان و فەرموودەیە لە قیامەتیشدا مژدەکان هەموو دەبنە واقع و هەموو مژدە قورئانیەکان بە زیادەوە دێنە دی. بێگومان ئەو بەڵێنانەی خوددا هەردێنە دی و هیچ گۆڕانێکیان بەسەردان نایەت. ئەوەیە سەرفرازی و کامەرانی گەورە و مەزن. ولا يحزنك قولهم إن العزة لله جميعا هو السميع العليم. گفتاری نابەجێ و نادروستی خوددانە ناسان خەفەتبار و غەمگینت نەکات، چونکە بەڕاستی عیزەت و بەرزی و بڵندی هەر هەمووی هی خوددایە، ئەو زاتە هەمیشە بیسەر و زانایە. ألا إن لله من في السماوات ومن في الأرض وما يتبع الذين يدعون من دون الله شركاء إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. ئاگادار بن کە بەڕاستی هەرکەس لە ئاسمانەکان و لە زەویدا هەیە خوددا خاوەنیانە، ئەوانەی جگەل لە خوددا شتی تر دەپەرستن و پەیڕەوی ڕێبازی تر دەکەن و نەبێت شوێن ڕێبازێکی چاک کەوت بن. ئەوانە تەنها شوێنی گومان کەوتون، ئەوانە جگەل لە درۆکردن و گۆترەکاری هیچی تر ناکەن. هو الذي جعل لكم الليل لتسكنوا فيه والنهار مبصرا إن في ذلك لآيات لقوم يسمعون. هەر ذاتی خوددایە کە شەوی بۆ بەدیهێناون تاوەکو تێیدا بەحەبێنەوە، ڕۆژیشی کردووە بەڕووناککەرەوە تا کار و کاسبی تێدا ئەنجام بدەن. بەڕاستی ئالە و دیاردانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن لەسەر دەسەڵات و توانایی پەروەردگار بۆ کەسانێک کە ببیستن و تێبگەن. قالوا اتخذ الله ولدا سبحانه هو الغني له ما في السماوات وما في الأرض إن عندكم من سلطان بهذا أتقولون على الله ما لا تعلمون. خدا ناسان دەڵێن خدا منداڵی بۆ خۆی بڕیارداوە، پاچی و بێگەردی شایستەیە و خوددایەیە، ئەو زاتە بێنیازە، پێویستی بە کوڕ و کچ نییە، هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە. بێگومان هیچ بەڵگە و نیشانەیەکتان نییە بۆ ئەم بوختانە ناڕەوایە. ئایا شتێک هەڵدەبەسن بۆ خوددا و بێباکانە دەیڵێن کە هیچی لێ نازان و هیچ بنەمایەکی نییە؟ قل إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. ئەی پێغەمبەر تۆ بڵێ بەڕاستی ئەوانەی درۆ بوختان بەدەم خودداوە هەڵدەبەستن ئەوە سەرفراز و ڕزگار نابن. متاع في الدنيا ثم إلينا مرجعهم ثم نذيقهم العذاب الشديد بما كانوا يكفرون. بەڵکو هەموو دەستکەوتەکەیان ژیانی دنیا و ڕابواردنی دنیاە، لەوە دوا گەڕانەوەیان بۆ لای ئێمەیە، ئەوسا سزای بە ئێشیان دەدەین و تاڵاو دەکەین بە گەرویاندا بەهۆی ئەوەی کە بێ باوەڕ دەبوون پێی. واتل عليهم نبأ نوح إذ قال لقومه يا قوم إن كان كبر عليكم مقامي وتذكيري بآيات الله فعلى الله توكلت فأجمعوا أمركم وشركاءكم ثم لا يكن أمركم عليكم غمة ثم قضوا إلي ولا تنظرون. أي پێغەمبەر بەسەرهات و هەواڵی نوح بەسەر و خەڵکەدا بخوێنەرەوە کاتێک بە قەومەکەی خۆی وت ئەی قەوم و کەسم ئەگەر ئێوە سەغڵەتن بەمانەوەی من لە ناوتاندا و یاد خستنەوەی ئاەتەکانی خوداتان لەلا گرانە
ئەوە دڵنیابن کە من کۆڵ نادەم پشتم بە خوددا بەستووە لەو کارمدا ئیترێوە چیتان لەدەستێت درێغی مەکەن خۆتان و بتەکانتان و هاوبیر و باوەڕەکانتان بکەونە خۆ و ڕای خۆتان کۆبکەنەوە پاشان باشکرا چی دەکەن بیکەن هەرچیتان لەدەست دێت دش بە من ئەنجامی بدەن منەتتان نەبێت مۆڵەتم مەدەن فإن توليتم فما سألتكم من أجر إن أجري إلا على الله وأمرت أن أكون من المسلمين جاگەر پشتم تێبکەن و باوەڕم پێ نەکەن پێم سەیرە چونکە ئەوە من هیچ پاداشتێک و هیچ شتێکم لە ئێوە داوا نەکردووە بەڵکو پاداشم تەنها لەسەر خوددایە و من فەرمانم پێدراوە کە لە ڕێزی مسلمانان دابم فكذبوه فنجيناه ومن معه في الفلك وجعلناهم خلائف وأغرقنا الذين كذبوا بآياتنا فانظر كيف كان عاقبة المنذرين کەچی بانگەوازەکەیان بە درۆزانی اینجا ئێمەش نوح و هەموو ئەوانەی کە لەگەڵیدا بوون لە کەشتێکەدا ڕزگارمان کردن و کردیشمانن بە جێنشین و هەموو ئەوانەمان نوقمی ڕەهێڵ و زریانەکە کرد کە بڕوایان بە ئایەت و فەرمانەکانی ئێمە نەبوو اینجا تەماشاکە و سەرنج بدە و بزانە سەرنجامی ئەو کەسانە چۆن بوو کە بێدار کرابوونەوە و هۆشیاریان پێدرا بوو ثم بعثنا من بعده رسلا إلى قومهم فجاءوهم بالبينات فما كانوا ليؤمنوا بما كذبوا به من قبل كذلك نطبع على قلوب المعتدين پاشان دوای نوح پێغەمبەرانی ترمان نارد بۆ سەر قەومەکانیان جا ئەوانیش بە چەندەها بەڵگە و نیشانە و موعجزەی زۆرەوە هاتن کەچی ئەو خەڵکە باوەڕیان نەدەهێنا بەوەی کە پێشتر باوەڕیان پێی نەبوو ئابەو شێوەیە ئێمە مۆر دەنێین بەسەر دڵی دەست درێژکاراندا ثم بعثنا من بعدهم موسى وهارون إلى فرعون وملئه بآياتنا فاستكبروا وكانوا قوما مجرمين جا دوای ئەوان موسا و هارونمان ڕەوانە کرد بۆ فرعون و دار و دەستەکەی هاوڕێ لەگەڵ موعجزەی زۆردا کەچی ئەوان خۆیان بە گەورەزانی و بڕوایان پێ نەکردن ئەوانە کەسانێکی تاوانبار و گوناهبار بوون فلما جاءهم الحق من عندنا قالوا إن هذا لسحر مبين جا کاتێک حەقیقەتیان لەلایەن ئێمەوە لە ڕێگەی موساوە بۆ هات وتیان بەڕاستی ئەمە جادوویەکی ئاشکرایە قال موسى أتقولون للحق لما جاءكم أسحر هذا ولا يفلح الساحرون موسا پێی وتن باشە ئێوە بەم حەقیقەت و ڕاستیەی کە بۆم هێنان دەڵێن جادوو ئایا ئەم معجزە جۆرە و جۆرانە جادوون خۆ جادوگەران سەرفراز نابن قالوا أجئتنا لتلفتنا عما وجدنا عليه آباءنا وتكون لكما الكبرياء في الأرض وما نحن لكما بمؤمنين فرعون و دار و دەستەی وتیان باشە تۆ بۆ ئەوە هاتوویت کە وێڵمان بکەیت لەو بیر و باوەڕ و بەرنامەیەی کە باو باپیرانمان لەسەری بوون و لەوانەوە بۆ ئێمە ماوەتەوە ئایا بەم ڕێبازە دەتانەوێت دەسەڵاتداری و گەورەی بۆ خۆتان لەسەر زەویدا بەدەست بهێنن ئێمە بڕواتان پێ ناکەین وقال فرعون ائتوني بكل ساحر عليم اینجا فرعون فەرمانی داوتی ئادەی هەرچی جادوگەری زانا و شارەزا هەیە بیهێن و بۆم کۆ بکەنەوە فلما جاء السحرة قال لهم موسى ألقوا ما أنتم ملقون جا کاتێک جادوگەران هاتن و بڕیاردرا جادوگەری خۆیان بنوێن و معجزەی موسا بەتاڵ بکەنەوە موسا پێی وتن دەی چیتان هەیە فڕێی بدەن و بیخەنە ڕوو فلما
ألقوا قال موسى ما جئتم به السحر إن الله سيبطله إن الله لا يصلح عمل المفسدين. ئەوسا جادوگەران جادوی خۆیان نواند. موسا وتی هەرچی کردوتانە و نیشانی ئەو خەڵکەتان داوە هەمووی جادووە و هیچی تر. بێگومان خدا دوای تاوێکی تر پوچی دەکاتەوە. بەڕاستی خدا کردەوەی ئەوانەی کە تۆوی خراپە دەچێنن چاک و سەرکەوتوو ناکە. ويحق الله الحق بكلماته ولو كره المجرمون. بەڵکو خدا حەق و ڕاستی دەچەسپێنێت بە فەرمان و ویستەکانی خۆی ئەگەر چی تاوانکار و تاوانباران پێیان ناخۆش بێت. فما آمن لموسى إلا ذرية من قومه على خوف من فرعون وملئهم أن يفتنهم وإن فرعون لعال في الأرض وإنه لمن المسرفين. سەرنجام کەس باوەڕی بە موسا نەهێنا جگە لە چەند لاوێک چونکە زۆربەی خەڵکەکە دەترسان لە فیرعون و دار و دەستەی کە بەڵایان بەسەر بهێن و تووشی ئازار و ئەشکەنجەیان بکەن. بەڕاستی فیرعون خۆی بە گەورە و بڵند دەزانی لە زەویدا. بەڕاستی ئەو لە سنوور ترازاوان بوو. وقال موسى يا قوم إن كنتم آمنتم بالله فعليه توكلوا إن كنتم مسلمين. موساش بقومكي ود أي قوم عشرتم أجر إيوة براستي باورتان بخدا هناوا أو إيتر هر پشت بو ببستن أجر مسلمان وملكتن. فقالوا على الله توكلنا ربنا لا تجعلنا فتنة للقوم الظالمين. أوسا إيمان داران وتيان إما إيتر هر پشتمان بخدا بستوا پروردگارا ممان جربه كاري سرگرداني بو قومي استمكاران كا هم إما آزار بدن هم خوشيان گناه بار ببنو دور بكون ولا إيمان. ونجنا برحمتك من القوم الكافرين. هروها برحمة مهرباني خود دروي خيرمان لێ بکەرەوە ڕزگارمان بکە لە دەست هۆز و دەستەی بێباوەڕان. وأوحينا إلى موسى وأخيه أن تبوأ لقومكما بمصر بيوتا واجعلوا بيوتكم قبلة وأقيموا الصلاة وبشر المؤمنين. ئێمە وەحیشمان نارد بۆ موسا و براکەی تا لە میسردا چەند ژوورێک ئامادە بکەن و ئەو ژوورانەش بکەنە شوێنی خوداپەرستی و ڕووی تێبکەن و پێمان وتن نوێژەکانتان بە چاچی ئەنجام بدەن مژدەش بدە بە ئیمانداران. وقال موسى ربنا إنك آتيت فرعون وملأه زينة وأموالا في الحياة الدنيا ربنا ليضلوا عن سبيلك ربنا اطمس على أموالهم واشدد على قلوبهم فلا يؤمنوا حتى يروا العذاب الأليم. جاكاتيك ستمي فرعون لسنور درچو موسى نزاي كردو وتي پروردگارا براستي تۆ لە ژیانی دنیادا ناز و نیعمەت و ماڵ و حاڵ و جێگە و ڕێگەی خۆش و ڕازاوت بەخشیوە بە فرعون و دار و دەستەی. پەروەردگارە ئەو شتانە بووەتە هۆی ئەوەی کە خەڵکی لە ڕێباز و بەرنامەی تۆ وێڵ و گومڕابن. پەروەردگارە ماڵ و سامانیان تەفروت و نابکە و کوێری بکەرەوە دڵیان بگوشە تا هەست بەخۆشی نەکەن ئەمانە باوەڕ ناهێنن هەتا سزا و ئازاری بە ئێش نەبینن. قال قد أجيبت دعوتكما فاستقيما ولا تتبعان سبيل الذين لا يعلمون. پەروەردگار فەرمووی بێگومان دوعای هەردووکتان وەرگیرە وا دیارە هاڕون عەلەیهی سەلام بە کوڵ ئامینی کردووە بەڵام ئێوە هەر بەردەوام بن لەسەر ڕێبازی ڕاست و دروستی هیدایەت و شوێن ڕێبازی ئەوانە مەکەون کە حەق نازان و نافامن.
وجاوزنا ببني إسرائيل البحر فأتبعهم فرعون وجنوده بغيا وعدوا حتى إذا أدركه الغرق قال آمنت أنه لا إله إلا الذي آمنت به بنو إسرائيل وأنا من المسلمين. ئەوسانەوەی ئیسرائیلمان بە دەریادا پەڕاندەوە فرعون و سەربازانی بۆستەم و دەستدرێژی شوێنیان کەوتن تا ئەو کاتەی کە ئاوەکە چووەوە باری ئاسایی خۆی. فرعون خەریک بوو دەخنکە ئالەو کاتەدا وتی وایتر باوەڕم هێنا بەوەی کە هیچ خودایەک نییە جگە لەو خودایەی کەنەوەی ئیسرائیل باوەڕیان پێهێناوە و من ئیتر لە مسلمان و ملکەچانم. الآن وقد عصيت قبل وكنت من المفسدين. ئەوسا پێی وترا ئایا ئێستا باوەڕدەهێنیت لە کاتێکدا بەڕاستی پێشتر یاخی بوویت و لە ڕیزی ئەوانەدا بوویت کە تۆوی خراپەیان دەچاند؟ فاليوم ننجيك ببدنك لتكون لمن خلفك آية وإن كثيرا من الناس عن آياتنا لغافلون. ئەمڕۆ ئیتر لاشەی تۆ ڕزگار دەکەین تا ببێتە معجزە و پند و ئامۆژگاری بۆ ئەوانەی دوای تۆ دێن. دیارە خودای گەورە پاراستویەتی لەوەی کە ماسی بیخوات شەپۆڵی دەریا گەیاندیە کەنار تا ئەوانەی کە بە خودایان دەزانی بە چاوی خۆیان بیبینن کە فرعون ئادەمی زادێکە وەک ئەو خەڵکە و ببێتە پند بۆ هەموو پاشا و زۆردارەکانی سەرزەوی کە ئەوە سەرنجامی مسۆگەری هەمویانە. بەڵام بەڕاستی زۆربەی خەڵکی لە ئایەت و معجزەکانی ئێمە غافڵ و بێئاگان. ولقد بوأنا بني إسرائيل مبوأ صدق ورزقناهم من الطيبات فما اختلفوا حتى جاءهم العلم إن ربك يقضي بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. لەوە دوا ئێمە دەرومان لەنەوەی ئیسرائیل کردەوە و شوێن و جێگە و ڕێگەی خۆشمان پێبەخشین و لە چەندەها ڕزق و ڕۆزی چاک بەهرەوەرمان کردن. جا ئەوان جیاوازی و ناکۆچیان نەبوو هەتا زانست و زانیاری تەواویان بۆ هات کەچی ئەوان دینی خدا کە هۆی یەکبوون و یەکگرتوویە کردیانە هۆی دووبەرەچی و جیاوازی هەرچەندە زانست و زانیاریشان لەو بارەوە هەبوو. بەڕاستی پەروەردگاری تۆ ئەی محەممەد داوەری دەکات لە نێوانیاندا لە ڕۆژی قیامەتدا لەو کێشە و شتانەدا کە ئەوان جیاوازی و ناکۆچی تێدا دەکەن. فإن كنت في شك مما أنزلنا إليك فاسأل الذين يقرؤون الكتاب من قبلك لقد جاءك الحق من ربك فلا تكونن من الممترين. جاگەر تۆ دەربارەی و شتانەی کە بۆمان دابەزاندوویت لەبارەی نەوەی ئیسرائیلەوە لە شک و گومان دایت ئەوە پرسیار بکە لەو کەسانەی کە پێش تۆ لە تەورات شارەزان و دەیخوێننەوە. سوێن بە خوددا بەڕاستی حەق و ڕاستی لەلایەن پەروەردگارتەوە بۆ هاتووە کەوابوو بە هیچ شێوەیە گومانت نەبێت و مەچۆرە ڕیزی گوماندارانەوە. ولا تكونن من الذين كذبوا بآيات الله فتكون من الخاسرين. هەروەها نەکەیت بچیتە ڕیزی کەسانێکەوە کە باوەڕیان بە معجزە و نیشانەکانی دەسەڵاتدارێتی خوددا نییە چونکە گەروا بیت دەچیتە ڕیزی خەسارەتمەند و زەرەرمەندانەوە. إن الذين حقت عليهم كلمة ربك لا يؤمنون. بەڕاستی ئەوانەی کە وەک فرعون و دار و دەستەی ستەمکار و تاوانبار و گوناهکارن بڕیاردادەی پەروەردگارت لەسەریان چەسپا ئەوانە باوەڕ ناهێنن. ولو جاءتهم كل آية حتى يروا العذاب الأليم. ئەگەرچی هەرچی بەڵگە و معجزە هەیە بۆیان پێش بێت
ئەوانە هەر باوەڕ ناهێنن هەتا سزای بە ئێش و ئازار دەبینن. فلولا كانت قرية آمنت فنفعها إيمانها إلا قوم يونس لما آمنوا كشفنا عنهم عذاب الخزي في الحياة الدنيا ومتعناهم إلى حين. جادەبوایە خەڵکی و شار و شارۆچکانەی هەڕەشیان لێکرا بوو باوەڕیان بهێنایە و باوەڕەکەیان سوود بەخش بووایە بۆیان، بەڵام باوەڕی هیچ کامیان سوودی پێ نەگەیاندن جگەل لە قەومی یونس نەبێت کاتێک کە باوەڕیان هێنا سزای سەرشۆڕیمان لە ژیانی دنیادا لەسەر هەڵگرتن و تا ماوەیەک لە ناز و نیعمەت بەهرەوەرمان کردن. ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين. خۆگەر پەروەردگارت بیویستایە دەیتوانی بە زۆر و بەناچاری هەر هەموو دانیشتوانی سەرزەوی باوەڕ بهێنن، بەڵام پەروەردگاری مەزن ڕێزی بۆ ئادەمیزاد داناوە و سەرپشتی کردووە. جا ئایا تۆ ئەی پێغەمبەر ئەی ئیماندار دەتەوێت زۆر لە خەڵکی بکەی بۆ ئەوەی بڕوادار بن؟ وما كان لنفس أن تؤمن إلا بإذن الله ويجعل الرجس على الذين لا يعقلون. هیچ کەس بۆی نییە باوەڕ بهێنێت هەتا هەوڵ نەدات و خۆی ماندوو نەکات و بیر نەکاتەوە و ویستی خوداشی لەسەر نەبێت و سزای تند و ڕسواکەر دەخاتە سەر ئەو کەسانەی کە عەقڵ و ژیری بەکار ناهێنن. قل انظروا ماذا في السماوات والأرض وما تغني الآيات والنذر عن قوم لا يؤمنون. پێیان بڵێ تەماشا بکەن و سەرنج بدەن خدا چی دروست کردووە لە ئاسمانەکان و زەویدا، کەچی بەڵگە و نیشانە و ئاگاداریەکان سوودیان نییە بۆ کەسانەی کە باوەڕ ناهێن و ڕێبازی ئیمان ناگرنە بەر. فهل ينتظرون إلا مثل أيام الذين خلوا من قبلهم قل فانتظروا إني معكم من المنتظرين. ئەو بێباوەڕانە چاوەڕێی چی دەکەن؟ مەگەر هەر چاوەڕێی ئەوە ناکەن کە ڕۆژێکیان بەسەر بهێنین وەک ئەوەی بەسەر ئەوانەی پێشیاندا هێنامان؟ بڵێ جا ئێوە چاوەڕێ بن، بەڕاستی منیش لەگەڵ ئێوەدا لە چاوەڕوانانم. ثم ننجي رسلنا والذين آمنوا كذلك حقا علينا ننجي المؤمنين. لەوە دوا کاتێک بڕیارماندا خوددانە ناسان لەناوبەرین پێغەمبەرانمان و ئەوانەی کە باوەڕیان هێناوە ڕزگار دەکەین، هەر بەو شێوەیە بە ئەرچی خۆمانی دەزانین کە ئیمانداران ڕزگار بکەین. قل يا أيها الناس إن كنتم في شك من ديني فلا أعبد الذين تعبدون من دون الله ولكن أعبد الله الذي يتوفاكم وأمرت أن أكون من المؤمنين. بڵێ ئەی خەڵچینە ئەگەر ئێوە گومانتان هەیە لە ئاین و بەرنامەی من ئەوە چاک بزانن کە من هەرگیز ئەو شتانە ناپەرستم کە ئێوە لە جیاتی خوددا دەیان پەرستن، بەڵکو ئەو خودایەت دەپەرستم کە مردنی ئێوەی بەدەستە و من فەرمانم پێدراوە کە لە دەستەی باوەڕداران بم. وأن أقم وجهك للدين حنيفا ولا تكونن من المشركين. هەروەها فەرمانم پێدراوە کە بەڕاست و ڕەوان ڕوود بکەرە ئاین و دینداری بەو پەڕی ملکەچی و دڵسۆزیەوە. هەروەها فەرمانم پێدراوە کە نەکەیت لە دەستەی مشریک و هاوڵگەران بیت. ولا تدع من دون الله ما لا ينفعك ولا يضرك فإن فعلت فإنك إذا من الظالمين. هانا و هاواریش نەبیت بۆ کەسێک یان شتێک لە جیاتی خوددا کە نە قازانجت پێدەگەیەنێت نە زیان، چونکە قازانج و زیان هەر بەدەست خوددایە.
خۆ ئەگەر کاری وا ئەنجام بدەیت ئەوە بەڕاستی تۆ لەستەم کارانیت. وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يردك بخير فلا راد لفضله يصيب به من يشاء من عباده وهو الغفور الرحيم. أي إنسان ئەگەر خدا تووشی ناخۆشی و زیانێکت بکات ئەوە هیچ کەس ناتوانێت فریاد بکەوێت و لەسەرتی لابەرێت جگە لەو زاتە. یاخود ئەگەر بیاوێت تووشی خێر و خۆشیەکت بکات ئەوە هیچ کەس ناتوانێت بەری فەزڵ و بەخششی خدا بگرێت. هەر کام کە بیاوێت لە بەندەکانی بەهرەوەر دەکات لە ناز و نیعمەتانی بێشومار ئەو زاتە هەمیشە لێ خۆش بوو میهرەبانە. قل يا أيها الناس قد جاءكم الحق من ربكم فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها وما أنا عليكم بوكيل. أي پیغمبر بڵێ ئەی خەڵچینە بەڕاستی حەق و ڕاستیتان لەلایەن پەروەردگارتانەوە بۆ هاتووە. ئەوەی ڕێبازی هیدایەتی وەرگرت بێت ئەوە سوودی بۆ خۆیەتی، ئەوەشی گومڕابوو بێت و ڕێون کردبێت ئەوە گومڕاییەکەی لەسەر خۆی دەکەوێت و من لێ پرسرا و چاودێر نیم بەسەر کار و کردەوەی ئێوەوە. واتبع ما يوحى إليك واصبر حتى يحكم الله وهو خير الحاكمين. تۆ ئەی پێغەمبەر هەر شوێنی ئەو بەرنامەیە بکەوە کە لە ڕێگەی وەحی و نیگاوە بە تۆ دەگات و ئارامگر و خۆگر بە لە بەرامبەر هەر کێشەیەکەوە کە خوددا نەناسان بۆت پێش دەهێنن هەتا خوددا خۆی داوەری دەکات و ئەو زاتە چاکترین و دادپەروەرترینی دادوەرانە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم.